بایەخێکی باش بدەن بە ئاکتیڤیتی. زۆربەی ئەو شتانی کە لە ئاکتیڤیتی هێدێتەوە ئەبێ لە ڕاهێنانەکانە ڕستە بێتەوە کە دوو شەتەدا تێڵێ بۆ نمونە دانەیەکیان هەڵبژێرە بە چاکردنەوە جاری وایە بێ چاکردنەوە، بۆ نمونە دژەواتات هەیە، هاواتات هەیە، دەنگت هەیە، پێناسەت هەیە، ناوی دوو شەیت هەیە. ئەمانە هەمووی ئەگەری هاتنەوەیان یەکجار زۆر زۆرترە لەو بابەتانی کە لە ڕێزمان هەیە، لەبەرەوەی چۆ جاری وایە بابەتێکی ڕێزمان ئەخوێنی بە سەعات بەڵام لی نایەتەوە، زۆر زۆر ئاساییە بۆ دەورێکی تر لی دێتەوە. ئەمە زۆر زۆر طبیعیە لە پرسیاری ویزاری. جاری وایە بە تەلەبە ئەڵێم کاتێک کە ئیمتیحانی مانگان و ئیمتیحانی نیوەی ساڵت هەبوو و هەروەها بۆ ئەخیر ساڵیش یەکەم جار بڕۆ ئاکتیڤیتیەکە بخوێنە، ئەنجە دوایی وەرە ریدینگ و ئەپیسۆد و ئەوانەی تر بخوێنە، لەبەر ئەوەی ئەوە دەرەجەی باشی لێ دێتەوە و ورەشت بەرزەکاتەوە و هەروەها ئیسفادەشی لێەکەی لەم وشە وشانەی کە لەوێ خوێندوتە کاتێک کە دەی ڕێزمان و ئەوانەی تر دەخوێنی.